بینەر و بیسەری ڕووداوم کاتتان باش لە هەفەیبینێکی تایبەت سەبارەت بە چارەنووسی کەرکووک و ناوچەدابڕاوەکان بەگشتی لەگەڵ ینی کەسی یەکەمی مادەی 140 بەتایبەت لە کەرکووک بەڕێز کاکە ڕەشەدیق گفتوگویەکی کورد دەکەین. ینی ئێوە دەزانن مادەی 140 مادەیەکە کە چارەنووسی ئەم ناوچانەیەک لای دەکاتەوە بەوەی کە ئەم ناوچانە هەر سەر بە عێراق بمێنەوە یاخۆت بگەڕێنەوە سەر بە هەرێمی کوردستان. کۆمەڵێک هەنگاو نراوە ئێوە دەزانن لە دوای ینی ئەوەی کە دەنگ لەسەر دەستور دراوە دەستور پەسەند کراوە ئیدی لەو کاتەوە هەوڵێکە بوو بۆی کە مادەی 140 لە ماوەی 2 ساڵدا جێبەجێ بکرێ، بەڵام لەو کاتەوە تا ئێستا توانم بڵێم تەنیا قۆناغی یاخود بڕگەی یەکەمی قۆناغی قەرەبووکردنەوە هەنگاوی بۆنراوە کە دەبێت لە دوای قەرەبووکردنەوە ینی سەرژمێری بکرێت دواتر ڕاپرسی بکرێت ڕاپرسی لەسەرەوەی کە خەڵکاخەوە لەگەڵەوەیان کە هەر لە عێراق بمێنەوە یاخود بگەڕێنەوە سەر بە هەرێمی کوردستان. ئێمە گفتوگویەکی کورد دەکەین بەتایبەت بۆ هەنگاوەکانی قەرەبووکردنەوە بۆ ئەم ساڵ کە ینی بڕەبوجێکی هێزگار کەم لە ڕەشنووسی بودجەی پێشنیازکراوە لە پەرلەمانی عێراقدانراوە بۆ مادەی 140 کە ڕەنگە بەشی هێزگار کەمی ئەو خەڵکانە بکات کە هێشتا چاوەڕوانی قەرەبووکردنەوەن. من لە گفتوگویەک کە ینی گوێم لە تۆ بوو باس لەوە کرد کە هێشتا خەڵکێکی هێزگار زۆر ماون کە ینی قۆناغی قەرەبووکردنەوە بیانگرێتەوە. چەند کەسنەوانی کە وەریان گرتووە، چەند کەسنەوانی کە ینی هێشتا لە چاوەڕوانیدا ماون. پێشەکی بەخێر بێ بەبان چاو سپاسی ڕووداوەکەم بۆ ئەم دەرفەتە کە هەوڵێ وادا زانیاری زیاتر لەسەر مادەی 140 بڵاو کاتەوە. دیارە مادەی 140 مادەیەکی دەستوریە، ئەم مادە دەستوریە تا دەستورەکە بمێنێ ئەو مادەیە شەرەمێنێ و کاری پێکرێ، بەڵام ئەبێ بگەڕێنەوە بۆ فاکتەرەکان کە چەندێک دێنە جواب لەسەر جێبەجێکردنی مادەی 140. مادەی 140 ناوچە ئەو شۆناناگرێتەوە کە دائیمە نیزاعی لەسرە و نیزاعەکەش هەمی ئەبێت دوو لایەنە بێ، لایەنێکی پێوترێ حکوومەتی اتحادی و لایەنێکی تری پێوترێ حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ دائیمە فشاری زیاتر و گەورەتری هەبێ لەسەر حکوومەتی اتحادی بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە، چەندێ بێدەنگ بێ ئەوانش خۆیان لێ ئەدزنەوە. دیارە کاتی خۆی چەند جارێ باسی ئەومان کردووە حکوومەتی اتحادی دژایەتیەکی گەورەی جێبەجێکردنی مادەی 140 لە ڕێی ئەحزابە شۆڤێنیەکانی عێراقەوە، بەڵام بێدەنگی حکوومەتی هەرێم وای کرد ئەوانە زەختیان زیاتر بێ و فشاریان زیاتر بێ بۆ ڕاگررتنی ئەو مادە دەستوریە و جێبەجێ نەکردنی. لەگەڵ ئەوەشە زۆر هەوڵی جددیمانداوە کە بەشێکی باشی جێبەجێ بکەین. ئەوەی پرسیاری جەنابەت کە فەرمووت چەندێک قەرەبوو کراوەتەوە چەندێک قەرەبوو نەکراوەتەوە، ئێمە لە خلالی 2007ەوە دەستمان بەکارکردن کردووە تاکوی ئێستا ئەگەر بێت و حەقەبەیەکی زەمەنی لێدەر بکەین، ماوەیەکی تایبەتی لێدەر بکەین کە شەڕی داعش بوو لە 14ەوە 13 و 14 و 15 بوجیان بۆ ئێمە دیاری نەکرد، 16ش بە هەمان شێوە کە میزانیەت تێ ئەپەڕی میزانی حکوومەتی عێراقی باسی مادەی 140 تێناکرا و یا میزانیان بۆ تەرخان ناکرد. ئەمە یەکێک بوو لەو ئەسبابانەی کە ئەو خەڵکانەی ماونەتەوە چاوەڕوان من بۆ قەرەبووکردنەوە. ئێمە لە 2007 بۆ 2014 ماوەی 7 ساڵ توانیمان 42,000 خێزانی کورد کە ئاوارە بوون هاتوونەتەوە سەر زێدی باو باپیرانیان. ئێمە هەوڵی ئەوماندا بوو کە قەرەبوو بکرێنەوە بە 10 ملیۆنەکانیان وەرگرت. ئەوەی کە ماوەتەوە ئێستا زیاتر لە 20,000 خێزانی ئاوارە ماوەتەوە کە زەرمەند بوونە لە سیاسەتی حزبی بەعس. و بۆ عەرەبە وافدەکان ئەو عەرابانەی کەوا لە کەرکووک جێنشین بوون و لەسەر داوای خۆیان گەڕانەوە پارێزگاکانی خۆیان، 11,500 تا 600 خێزانی عەرەبی هاوردا 20 ملیۆنی وەرگرتو و ئەوانش گەڕانەوە شوێنەکانی خۆیان. چۆن ئیسپاتمانەکرد کە ئەمانە گەڕاونەتەوە، هەچی ئەوراقی ڕسمی و نفوسی هەبوو، هی مەحکەمەی هەبوو، هی دائیرەی هەبوو، هەر ئەوراقێکی لەو بابەتەی هەبووە هەمومان نەقڵە کردەوە بۆ شوێنی خۆی. عملێکە عملێکی ئاسان نەبوو، قورس بوو، بەداداچوونی بۆ ئەکرا و لە ئاخر جارە بەر لەوەی کە چەکەی بینێ تەحودێکی خەتی لای کاتب عەدل ئەنووسرایەوە بۆمانی هێنا کە ئەم کابرایە یا ئەم خێزانە دوای 40 ڕۆژ لە وەرگرتنی ئەو
بڕە پارەیە ئەگەڕێتەوە پارێزگاکەی خۆی زۆر لەو خەڵکانە ڕۆشتنەوە. بەڕاستی ئەو سەردەما ئاسایش زۆر هاوکارمان بوو، پۆلیس زۆر هاوکارمان بوو، ئیدارەکان زۆر هاوکارمان بوون، کەسیان ناشاردەوە حەشاریان نادان لەبەرەوە هەر کەسێ لەو بابەتە لە دائیرەکان بووە یا لە گەڕەکان بووە مختارەکان بە هەمان شێوە ئێمەیان ئاگدارە کردن. زۆر باشە. ئێستا هەر لەسەرەوەی کە ئاماژەت پێکرد، ینی ئەو سەردەما پۆلیس و دەستگای ئاسایشە بوون هاوکار بوون لەگەڵەوەیە، پێ وایە لە دوایی ئەوەی کە ئێستا مەسە ئاسایش لە شارەکە نەماوەوە کورد دەسەڵاتی وەکو پێویست لە شارەکە نەماوە، ینی جیاوازی هەیە لەگەڵ ئەو کاتەیە، چونکی من زانیاریم لەلایە خودت خۆم خەڵکم بەدی کردووە قەرەبووی مادی سەڵیان وەرگرتووە چوونەتە تکری دواتر گەڕاونەوە ێستا لە کەرکووک نیشتیان هەنم حاڵەتانە هەیە. من دەتوانم سپاتی کەم بڵێم هەیە، بەڵام ئەوەی کە ئەیدۆزینەوە ئێمە نووسراوەکەین، نووسراوێک بۆ ئیداراکەین، بۆ پارێزگای کەرکووکەکەین، نووسراوێک بۆ مدیری شورتاکەین، نووسراوێک بۆ دائیرەکەی ئەگەر لە دائیرەکە بیا لە مختارەکە بێ ئەیکەین بۆ ئەو خەڵکانە کە ئەوانە ئەبێ بگەڕێنەوە حەقی ویان یەکە لێرە جێنشی من. بەڵام یەکێ لەو بابەتانەی کە هەبوو ماوەیەک بەر لە ئێستا دوای 16 ئۆکتۆبەر و دەرئەنجامی ڕفراندۆم دیار بوو کۆمەڵی خەڵگەڕایەوە و وزارەی داخلیە هەوڵی ئەوەیەدا کە خەڵک جارێکی تر بگەڕێنێتەوە. ئێمە لەو ماوەیە توانیمان 25 خێزان بدۆزینەوە کە ئەوراقی نەقل کراوە، ئەومان کرد بە نووسراوێکی ڕسمی و لایەنی پەیوەندیدارمان پێ ئاگدار کردەوە، ئێتر ڕاگیرە ئەوانشیان هەڵوەشاندەوە کە هاتوونەتەوە بۆ کەرکووک. ئەمانەمان ئەنجام داوە و ئێمە هەر شتێک بزارین مخالەفەی مادەی 140 ئێمە دینە جواب لەسەر ئەوە بە نووسراو تەنها ئەتوانین نووسراو بکەین بۆ ئەو شۆنانەی کەوا پەیوەندیدارن. بۆ نمونە من دەتوانم بڵێم لە 2019ەوە کە مۆزوعەکان من کاتی خۆی چووم سەردانی فایق زێدانم کرد، سەردانی ڕئیسی جمهوریم کرد، سەردانی وەزیری داخلێ و وەزیری زراعەمان کرد، دانیشتمان کرد وەکو وەفدی ڕۆشتین، گلەی و گازندەکانمان هەمووی نەقل کرد. لەو ڕۆژەوە دەتوانین بڵێن تا ئێستا زیاتر لە شەکوای یا داوای 100 عەرەبی هاوردە هاتوتە بەردەم ئێمە محکەمە ئەینێرێتەوە چاوەڕێی ئەوە کە ئێمە ڕێی خۆمان ڕوونکەینەوە لەسەر ئەو بابەتە. ئێمە چەند وڵامێکیانە دەینەوە بە فەرمی مەسئولین لە وڵامدانەوەکی خۆمان. باسی ئەو مقاتعەکەین لە هەر شوێنێک بێ، ئەو مقاتعە مەشمولە بە مادەی 140 نیزاعی لەسرە یانە ئەمەوەکو حاڵەتی یەکەم. حاڵەتی دووەم ئەو عەقدە کە بۆ ئەو کابرایە کراوە بۆ عەرەبە هاوردەکە کراوە هەڵوەشاوەتەوە یا هەڵنەوەشاوەتەوە، وڵامی ئەوە دەینەوە ئایا ئەو فەلاحە عەرەبە تەعویزی وەرگرتووە یا تەعویزی وەرنەگرتووە. عەرەبی هاوردە دایمە دوو جۆر تەعویزی وەرگرتووە، تەعویزێکی هی 140 تەعویزێکی هی ئەرزە زراعیەکانە کە دەست هەڵگرێ، تەعهودێکەیە کۆمەڵی خەڵک تەوقیعی کردووە وەکو شایەت حاڵ مەسئولی دائیرەکانن تەوقیعیان کردووە کە فڵان کەس پارەی وەرگرتووە، ئەوراقانە هەمووی لای ئێمە لەسەرەوە. من پرسیارێکم هەبوو، یاری من لیستێکم بەرچاو کەوت نزیکەی 500 ناوە بەدەست جوتیارەکانی ناوچەی پەلکانەوە بە تایبەت، ینی سەرجەمی ئەو عەرەبە هاوردانی کە ئێستا چوونەتە سەر گوندی پەلکانەوە تەنانەت لە هەفتەغاریش، ینی سەرجەمیان قەرەبووی مادەی 140 وەرگرتووە. نووسراوێک لە دەستەی زەویزاری عێراقەوە هاتووە، عەلی حەواس کە یەکێک لەو عەرەبە هاوردانی کە ینی چۆتە سەر گوندی پەلکانە، ینی قەرەبووی مادەی 140 دەیگرێتەوە یاخۆت وەریگرتووە، کەچی ئێستا ینی یەکێکە لەو کەسانەی یاخۆت دەیان کەسی وەکو عەلی حەواس چوونەتەوە سەر پەلکانە و هەندێکیان بڕیاری دادگاشیان بۆ وەرگیراوە. ئەیان بڕیارانە مخالەفەی یاسایە؟ مخالەفەی دەستوریە ئەوەی کە بڕیاری بۆ وەرگرتووە لەبەرەوەی ئێمە شکاتمان کردووە دەنگی خۆمان گەیاندۆتە شوێنەکان و ئێستا پیاچوونەوەیەک هەیە لەو بڕیارانە. مەسەرەن ئەچێتە تەمیز، لە تەمیز جارێکی تر دیسان و ئەوراقەکان دووبارە هەڵەدرێتەوە و کاری لەسەرەکرێت و ئەینێرنەوە بۆ محکەمەی ئیستێنافی کەرکووک یا محکەمەی بەداعا. من لێت ناشارمەوە، ینی کۆمەڵی مەحامی هەیە زۆر بە فرتوفێڵ لەگەڵ حاکمەکانە دەتوانن دەستخەنە ناو دەستی یەک و ئیشەکانی خۆیان ئەنجامدەن لە قانجازی ئەو عەرەبە هاوردانە. ئەوەی منطقەی دبس و پەڵکانە و ئەوەی سەرگەران زۆری ئاوا بوو کەشف بوو، ئەمەی منطقەی هەفتەغار و داقوق و ئەو منطقانەی کە هەیە بە هەمان شێوە بوو.
بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە توانیمان حرەکەیەکی جوتیاری دروستکەین کە خۆیان مقاومە بکەن. ئەوە بەلای ئێمە زۆر جێگای شانازی جوتیارەکانە و توانیان کە حرەکەیەکی چاک دروستکەن دیفاع لە خاک و نیشتیمانی خۆیان بکەن. ئەمە باشترین هەڵوێز بوو کە جوتیاری کورد نواندی لە منطقەکە و هەموو جارێکش ئەبینن کە کێشە هەیە. کێشەی دووەم ئەوەیە ئێمە لەگەڵ سەعەد حربیە دانیشتین پێمان وتمان ئەبێ تۆ محاید بێ. ئەمە کێشەیەکە یاسا چارەسەرێکە، نەک تۆ تەرەفبی ئەو عەرەبە هاوردانەبی. کۆمەڵێک لەو ئامر لیوایەنە مەسئولی فەوجە چییە ئەچوون پشتیوانی عەرەبەکانیان نەکرد و لەگەڵیانە ئەڕۆشتن بۆ دێهاتەکان. ئەیترەوە وای لێهات شکاتەکەمان گەیشتە وەزیری نەوت کە وەزیری نەوت خۆی هاتوو بە نوێنەری عادل عەبدولمەهدی ئەو شکاتەمان پێگەیان چاو پێکەوتنێکە و شکاتەمان پێگەیان وتمان ئەوە ناکرێ ئەو جەیشە لەم ناوە یا پۆلیسی ئیتیحادی ببن بە تەرەف پۆلیسی ئیتیحادی ئەبێ محاید بێ لە هەموو کێشەکانە. ئەویان تۆزێک تەزبیت کرد کە محاید بن لە کێشەکە. زۆر باشە. یعنی پرسیارێکم هەیە وەڵامەکەیم بە کورتی مەبەستە. قسەیەکی لەسەرەوەی کە ئێوەش هەندێک کات ینی نووسراوتان بۆ عەرەبی هاوردە کردووە بۆی لە ناو کەرکووک نیشتەجێ بنچووکی بەشێک لە هاوردەکان کە بێنەوە پێویستیان بە پشتگیری مادی 140 هەیە. حاڵەتی وا کراوە عەرەبێ تەحەداکەین یەک نووسراومان بۆ بێنن کە ئێمە پشتگیری عەرەبێکی هاوردەمان کردبێ بڵێن بێ بۆ تەیە نیشتەجێ بکەی لێرنە. حاڵەتەکە کەلئات یعنی وەکو ئەوەی کە من باسێکم ئاوایە. وزارەی تیجارە ئەم کاتی خۆی لە سەردەمی دکتۆر نەجمەدینی ڕەحمەتی نەقلی بتاقەی تەموینی بەدەست ئەو بوو. ڕاکان سەعید کە ئێستا بە وەکالەت پارێزگاری کەرکووکە هەمان هەڵوێستی وەرگرتە بوو لەسەر هەمان نەمەتکارێک. ئێمە نووسراوێکمان کرد بۆ وزارەی تیجارە، نووسراوەکەمان دیارە، جوابەکەشی دیارە. ئەڵێ بۆ محافظ نییە تەداخولکە لە ئیشی گواستنەوەی تەموینیە بتاقەی تەموینیە ئەبێ مادەی 140 بڕیار بدە. نووسراوەکان هاتن بۆ لای ئێمە، ئەیتر خەڵک ئاهات لە هەر کوێوە نەقڵە بوو. ئێمە حاڵەتەکەمان چی بوو؟ چۆن کارمان بۆ ئاوارەیەکە کرد کە 57 ئەحسای 57 شاری کەرکووکە ئاها ڕازی بوونە لەسەرەوەی کەوا بتاقەی تەموینەی نەقڵ بێ. ئەوانەی کە نەقلیان کردووە یا خەڵکی حەویجەیە یا خەڵکی دووسخورماتووە یا خەڵکی چەمچەماڵە یا خەڵکی کفریە، ئەمانەک ئەسلیان کەرکووکین 57یان کەرکووکە. لەو حاڵەتە ئێمە 1900 خێزان هات بۆ لای ئێمە. ئەحسامانەیە ڕقممانەیە لەو 1900 بگرە زیاتر توانیمان 750 خێزان نەقڵکەینەوە کەرکووک و ئەترافی کەرکووک. زۆر باش. خەڵکشمان هەبوو لەوە دەرمان کردەوە نردمانەوە بۆ شارێکی. زۆر باشە وەڵامەکەی پێما بکافیە. باسی ڕاکان زبوریت کرد پارێزگاری بۆ وەکالەت. ینی زۆر تیرەکان ڕاستی ئەوە کە ئەو ئاسانکاری بۆ تعری بکات و هەندێک کات دەوترێت بربەست بۆ کارەکانی 140 دروست دەکات. ینی بربەستەکان چین کە بۆ ئەوەی دروست دەکەن؟ بربەستەکانەوەی کە دروستێکا جارێ مشەجعی تعریبە، کابرایە کە فاشیلە لە ئیدارەیە و ئەترافەکانی هەمووی کەوتنە نەزا و حکوم دران و بە چەند ساڵ حکوم دران و خۆشی چەند جارێ بان کرا بۆ نەزاها و درایە مەحکەمە و ئەوانە، بەڵام چاوپۆشی هەیە لە ئوسلوبی مەحکەمەیە ئەیبینین. بربەستەکە ئەوە بوو هەر کابرایەک عەرەب وایە ئەچوو بۆ لای عەریزەیەکێدا پێی یەکسەر نووسراوی کرد بۆ شوڕتەی ئیتیحادی یا بۆ قیادەی موشتەرەکە ئەم خێزانانە بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. مەسئولی لوژدەی ئەمنیە ئەوانەی گویان لەو نووسراوا گرت و هەوڵی ئەویانەدا ئەو عەرەبانە بگەڕێنەوە ئەوێ. هەتا یەک دوو دانیشتنمان لەگەڵیا کرد، دانیشتنیەک ئەو کاتە مەجلیس مابوو، دانیشتێکی گەورەمان لەگەڵیانە کرد، هەندێک شروودمان پێی نووسیەوە، بەڵام ئیلتیزامی بۆ مەرجانەوە نەکرد. ڕازی بوو تەوقیعی کرد بەڵام ئیلتیزامی پێوە نەکرد. و عەرەبێکی زۆر هاتوون و مشەجعیانەیە، خەڵکی تر لە پشتیانەوەیە و ئەو خەڵکانە دیارە ئەو شۆڤێنیانن کەوا حەز بە خۆشی گەلی کورد ناکەن، حەز بەوە ناکەن مادەی 140 کاری لەسەر بکرێ، چکم زۆر جار هەوڵی ئەویان داوە باسی ئەوە بکەن و بچنە مەحکەمەی ئیتیحادی بڵێن مادەی 140 لەبەرەوەی زەمانەکەی تەواو بووە مردووە، مەحکەمەی ئیتیحادی لەوێ
وڵامی داونەتەوە توێتی مادام مادێکی دەستوریە ساری مەفعولە بێ ئیشی پێ بکرێ و ئیشی پێکرێ واتە بەم شێوەیە تۆزێک ژیان کەوتەوە بەر مادەی 140 و هەندێک ئیشەکانمان ڕاگرت استینادەن لەسەر ئەو مۆزوعانەی کە کرا وەکوتم ئێمە چەند جارێک چامان بە فایق زێدان کەوتووە لە ڕێی ڕئیسی جمهوریەوە دکتۆر بەرهەم چوونێتە ئەوێ لە ڕێی دکتۆر فواد مەعسوومەوە ئێمە چوونەتە ئەوێ و نووسراومان لەوێ بەردۆ گەیشتونێتە لای لەوەی تر وەزعەکانمان تێگەیاندوە پێمان وتووە وتومانە محکەمەی کەرکووک محکەمەیەکی سیاسیە نەک محکەمەیەکی عەدلە و بە هیممەتی وەزیری عەدل ئێستا ئەم جارە چەند حرەکەیە ترمان کردو و جوڵانەوەی تر هەبووە چاومان بە هادی ئامری کردو کەوتو چوومەتە لای سەعات و نیوە دانیشتوین چوومەتە لای وەزیری زراعە لەگەڵیا دانیشتوم و نووسراومان بۆ کۆمەڵی شۆن کرد لەسەر وەزعی کەرکووک و ئەحداسە تازەکانی کەرکووک. زۆر باشە. ئەنی قسەیەک لەسەرەوە هەیە کە بەشێکی بەرپرسانی کورد لە کەرکووک ئەوانەی کە ئەگەر بە پێی خواستی ڕاکانجبووری یاخود ئەو هەژمونە سیاسی کە ئێستا لە کەرکووک ینی حکم دەکا بە تایبەت هەژمونی حەشدی شعبیەکە بەسەر کەرکووکەوەیە ینی دەکەوێتە بەردەم هەڕەشە و مەترسیەوە. ئەو هەڕەشە و مەترسی و گوشارانە چین لەسەر ئێوەن کە وەکو بەرپرسی کورد لە دام و دەستگا حکومەکان کارەکەن. ئایا هەڕەشە هەیە گوشار هەیە لەسەرتان؟ گوشارەکە بەو شێوەیە جاران ئەنجومەنی محافظە هەبوو کاری خۆیە کرد بەڵام بەداخەوە برادرانی پارتی کە ڕۆشتنەوە بۆ هەولێر و گەڕانەوە زۆر مناسبات بە تەلەفۆن بە قسەکردن وەفتمان بۆیان نردووە هەوڵیەوە بدەین پارێزگارێک دابنین بۆ کەرکووک کورد بێ بۆی تۆزێک شارەکە بگوژێنەوە بە دەنگمانەوە نهاتوو کە نەهاتوون ناچار ڕاکان بۆ خۆی مایەوە پاڵی لێداوەتەوە ئەوەی کە هەیە ئێستا تەماشاکە ئەگەر کوردێک مەسئولی شوعبە بێت تەقاعود بێ یەکسەر عەرەبێک لە سەریدانن یا تورکمانێکی شیعە خۆی بۆ ئامادەکردەوەی عەرەبێک ئامادەکراوە بۆ ئەو شۆنەکەی نادەنەوە. ئێمە ئەو سەردەمەی لە مەجلیسا بووین کردومان بە یاسایەک ئەو شۆنەی هی کووردە هەر بۆ کورد ئەمێنێتەوە ئەو شۆنەی هی عەرەبە بۆ عەرەبە مێنێتەوە ئەو شۆنەی هی تورکمانە بۆ تورکمانە مێنێتەوە هەر ئێوە ئەم یاسایشکە باش ئێوە لیژنێکی هاوسەنگیتان هەبوو تۆ ئەندام بووی پۆست دابش کران ئەو پۆستانە دراونەتە کورد؟ نەخێر نەدران تەواو لەبەروی مەجلیس تەواو بوو دەسەڵاتی ئێمە لە ناو مەجلیسا و ئەو لیژنە تەوازنی ئەو هاوسەنگیەش نەما. باش ئێستا کە بینە سەرەوە بەرپرسانی کە ئێستا دەست بەکارن کۆمەڵێک بەرپرسمانەیە لە پۆلیس لە شارەوانی لەعنێمانە کوردن هەمویان تۆ لە دیبەیتێکا من جۆبیستی ئەو بم کە باستەوە کرد کە لەژێر هەڕەشەی گروپە چەکدارەکان کارەکەنەوانە ئێستش وایە ئەچنە سەر ماڵان ئتیهامیانەکەن بەوەی کەوا با بڵێن گەندەڵە شتی بۆ خەخۆڵخێنن نەزەهەبانیانەکە و ئەمە ئەمووی ئوسلوبی تەهدید و ئوسلوبی محارەبەکردنی ئەو فەرمانبەرانەی ئێمەیە و لە ناو ماڵەکانە تەهدیدات هەیە بۆ خەڵک بۆ دانیشتووی شارەکان دانیشتوی گەڕەکان کە لە خوارەوەی شارە ئەمە تەنیا بۆ بەرپرسەکانیان بۆ فەرمانبەر بۆ بەرپرسی گەورە نا مەسە من ئەوە لێرە دانیشتومە کەس نەیتوانیەوە بێخێ من بگرێ ئەمە نا بۆ فەرمانبەرێک کە پلەیەکی وەزیفی هەیە یا مەسئولی شوعبەیە یا مەسئولی قسمێکە ئەیتر بوختیانی بۆ لەبەستن شتی بۆ دروستەکان محارەبەیەکان بۆ ئەوی بڕوا بیڕەتێنن یا هەوڵی ئەوادا خۆی تەقاعودکە جێی چۆڵ ئەبێ هەوڵی ئەوادن تورکمانێکی شیعە عەرەبێک شیعە بێنن لەوێتان باشە ینی ئەمە بێگومان ئەو بەرپرسانی کە ئێستا لە کەرکووکان ینی زۆربیان بەرپرسی سەر بە ئیچێتی نیشتمانی کوردستان و ئیچێتی وەکو حەزب لە شارەکەیان ماوە و پێگەی جەماوەریشی هەیە هەنێک کات پێگەی توان بڵێم پێگەی سیاسی بەهێزشی هەیە تا ئێستا لە نێو ئەحزابەکانی دیکەی عەرەب و تورکمانە چونکە خاوەنی زۆرترین کورسی پارلەمانیە ینی یەکێتی بۆ پارێزگاری یاخود دیفاع لەم بەرپرسانی خۆی ناکات دیفاعەکە بەڵام دیفاعەکەی تا چنێک سەر ئەگرێ دیفاعی کردووە مەسەرم من یەکێکم لەوانەی کەوا نوێنەرێکم کە لەگەڵ حکوومەتی با بڵێن خۆجێی و ناوشاری کردبوو داکۆکیمان هەیە لەسەر فەرمانبەر و ئەوانە فەرمانبەرانە کە دێن تەزەڵ و منووسن ئەو فەرمانبەرانەی کە محارەباکرێن دێن شەکوایەک تەقدیمەکەین ئێمە ئەو شەکوایان بەرزەکەینەوە بۆ ئەو شوێنانەی کە پێویستە بەڵام گوێمان لێ ناکرێت واتە ئەتوانم بڵێم دەستێکی گەورە لە پشتی ئەم حەدەسانەوە هەیە
دەسەکە حکوومەتی ئتیحادی بابڕین فدرالی پاڵپشتە بۆ ئەو وەزعە ئەمە یەکێکە لە مۆزوعەکان نایەتە جواب تەنها شخصی خۆم بێژگە لە مەسئولەکانی تر و پەرلەمانتارەکان و حکوومەتی هەرێم کە وەکو وەفدی مفاوەزات چۆتە بەغا باسی ئەو مۆزوعانیان کردو باسی هەموو ئەم بابەتانی ناو کەرکووک کراوە من تەنها بەس کازمیم نەبینیوە باسی ئەمانەت کردو لەگەڵ هەمویانە باسی ئەم مۆزوعانەمان کردەوە مزەکەرەشم هەیە نووسراوم هەیە بە نووسراوش ناردوومە بەڵام گوێی لێ ناگرن ئەو کارەکەی چیە بۆ گوێ ناگرن دیارە سەبەبێک خوێندنەوەت بۆ دۆخە چیە دەیانەوێت ئاوا بمێنێتەوە کەرکووک بەم شێوەیە بمێنێتەوە بەڵام ئەمە یەکێکە لە خەلالەکانی کورد ئەگەر ئێمە بچینە ناو تەفاسیل مادەی 140 مادەیەک نییە هەر بۆ یەکێتی نیشتیمانی بێ مادەیەکە بۆ هەموو ئەحزابە کوردیەکانە ئایا ئەحزابە کوردیەکان دێن یەک گرتوانە لە شارێکی وەکو کەرکووکە یەک بگرنەوە کار بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکەی بکەن ئەمە کێشە دەرفەتی کەم لە بەردەماوە بەسمە دوایین پرسیار بۆ بکەم ئێستا هەوڵێک هەیە بۆی کە ینی باز لەوە بکرێت کەرکووک بکرێتە هەرێمیشی سەربەخۆ کەمە پرۆژەیەک بوو پێشتریش لە سەردەمی خوا لە خۆشببوونە زوەلی کەریم تەڕەح کراوە بەری تورکمانی ساڵانێکی زۆرە کاری بۆ کات ئێستا کورد ینی هەوڵ بۆ ئەوەدات ینی بزنەوەی تەواو بڵێ بڕێکخراوەیان دروست کردووە لە سەرما ینی هەوڵانە مەترسیان هەیە بۆ سەرمادی 140 بۆ چارەنووسی کەرکووک حتمەن هەیەی ئێمە کاتی خۆی وەکو لستی برایەتی یەکێ لە دروشمە سەرەکیەکانمان جێبەجێکردنی مادەی 140 بوو گەڕانەوەی کەرکووک بوو بۆ هەرێمی کوردستان و یا کوردستانێتی کەرکووک بسەپێ دوایە دەستی چی لە پشتەوە بێمە وڵی من عزاکانی بناسم ئەزانم بکەن خۆ ڕستکانەیە یان دەستی سیاسی لە پشت دەستی سیاسی کوردیشی لە پشت چێە ئەیتر هەیە پێم خۆشیانی ڕاشکاوانە بۆی من دوانی هاتنە لای من پارتی بوون کاکە بڵێم پارتیە پێ دوایە پارتی لەگەڵ ئەوە بڵێ دوانی هاتنە لای ئێمە هاتن لەگەڵ منا دانیشتن دوای پانێڵەکەی کە جێبەجێمان کرد و هاتن لەگەڵ منا دانیشتن تیان ئێمە دژی مادەی 140 نین وتم ئوسلوبی تەرحتان دژی مادەی 140 من ئەندامێکم لەو لژنێ و لەسەر مەدیفعشی لێ بکەم چکومە و باشترین بەڵگەیەکی دەستوریە بە دەستمانەوەە ئەبێ هەتا دوات تڵۆپەی ئێمە شەڕی لەسەر بکەین باشە بێگومان پارتیش بە فەرمی ئەوە بڵێ بەڵام دوانەکە من ئەیان ناسم وەکو چۆن جەنابێتە ناسم و دوانشکە هاتنە لای من هەر لە ناو پانێڵەکە دوایە وتیان مامۆستا ئێمە دژی مادەی 140 نین تۆ چیڵی زۆر باشە بۆ بەڵگەیە بەڵێ سپاس بەو دەرفەتەکە لەگەڵمان بووی بەڕێز کاکە ڕەستەدیق بەرپرسی ئۆفیسی کەرکووکی مادی 140 بینەر و بیسەر و دا و سپاس بۆ ئەوەش کە بینەرابوون تا ئێستا